1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 تەنیا لە ڕوبەرێکی کەمدا ئەوەندە ڕێژەیەکی زۆر دار لە غاباتی ڕانیا وشکیان کردووە. ئەمە ژوای کردووە کە مەترسی لەسەر وشکبوونی تەواوی غاباتی ڕانیە و لە ناوچوونی هەبێت. لێرە لەژێر سێبەری درەختە 50 ساڵیەکاندا کارەساتێکی ژینگەیی بێدەنگ لە ئارادایە. غاباتی ڕانیە ئەو ناوچە دێرینەی کە بەسیەکانی شار دەناسرێت ئێستا لە بەردەم مەترسیەکی جددی لە ناوچووندایە. دیمەنێک کە دڵی هەر بینەرێک دەکشێت و زەنگی مەترسیەکی گەورە بۆ ژینگەی دەڤەرەکە لێدەدات. ئەم دۆخان نەخوازراوە لایەنە پەیوەندیدارەکانی ناچار کردووە کۆبوونەوەی بەپەلە ئەنجام بدەن بۆ دۆزینەوەی دەرچەیەک و ڕێگریکردن لە موشکبوونە بە کۆمەڵە دەستی پێکردووە. بەڕاستی لە ئێستادا تووشی گرفت و کێشەی زۆر بۆتەوە. بەشێکی زۆر لە دارەکانی وشک بوون، هۆکارەکانیش زۆرن، بەشێکان ژینگەین، بەشێکیان نەخۆشین و هۆکارەکان جۆرا و جۆرن و دەمێکە باسمان کردووەوە هاوارمان کردووە بەڕاستی وە پێویست بەدەمەوە نەهاتوون. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کە جێگەی دەستخۆشیە بڕێبراتی دارستان و پاوانی ڕاپەڕین ستافی تازەیان هەستاون بە پاکێشکردنی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بۆ دەستنیشانکردنی گرفت و کێشەکان بۆ وکوڵی ڕێک دۆزینەوە و ڕێگە چارەی چارەسەرکردنی نەخۆشیەکانی لە ئێستادا بە پێ ئەو لیژنەیە کە دانراوە داتاکانیان هەیە نزیکەی بۆ نیوەی غاباتەکە لە وشکبووندایە ئەگەر بێت و ئەمە نوێ نەکرێتەوە و بەداری دیکەی جیاواز و گونجاو لەگەڵ سروشت و خاک و ژینگەی دەڤەرەکە دانەچێنرێت هەم مەترسی لەسەر ژینگا و هەم لەسەر تەندروستی هاوڵاتیان و هەم لەسەر ئەوەش دروست دەبێت کە ئەم غاباتە بەرە وشکبوون بڕوە مەترسێک دروست دەبێت کە دوجار ئەمیش بۆ کۆمەڵێک پرۆژە و بۆ کۆمەڵێک نیەتی دیکە معڕەزە بۆی کە چی دیکە دارستان نەمێنێت. چالاکێکی ژینگەیی دەڵێت ئەگەر چارەسەرێکی بەپەلە بۆ لە ناوچوونی غاباتی ڕانیا نەدۆزرێتەوە ڕەنگە لە داهاتوودا غاباتەکە ببێتە گۆڕستانی درەختەکان. کە بێت وێست چارەسەر نەکرێت بە تەواوەتی یاخۆ ڕێگەیەکی زانستیانەی تەندروست نەگرێتە بەر ئەمە وا دەکات کە ئەوەن دەداری کە ماوە هیچ کێشەیەکی نیە تا ڕادەیەکی زۆر ئەوانیش تووشی نەخۆشی مەسەلەن ئەنجامە دەبێت کە تەواوی دارستانەکە لەدەست بدێت و دواتریش دەبێتە ناوچەیت و نەڵی گۆڕستانی ئەو دارانی کە یان ئەو درەختانی کە چێنراون و لە ڕابردوودا کە لە چەند 50 ساڵی ڕابردووە ئیشی لەسەرکراوە. ئەم دارستانە دەستکردا لە ساڵی 1975 لەسەر ڕووبەری 1260 دۆنم زەوی دروست کراوە و لەسەر هەر دۆنمێک 120 دار باڵای کردووە. ئێستا نیوەی زیاتری دارەکانی مەترسی فەوتانیان لەسرە. بەڕێوەبەراتی دارستان و پاوانی ڕاپەڕینیش لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە و یەکێک لە بژاردە بە ئازارەکان برینی ئەو درەختە وشکبوانەیە کە ڕێژەکەیان لە 160 تێپەڕ دەکات تا لە ڕێگەی دووبارە چاندنەوەی نەمامی نوێوە ڕۆح بەبەر ئەم نیشتیمانە سەوزەدا بکرێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، غاباتی ڕانیا.